هێشتا بێماڵەکانی ئەم شاری ئەمریکا بێبەش نین لە خواردنی ژەمێکی تێروپڕ بە تام و لەزەتی خواردنی ماڵێ کە ڕۆژگار ماڵی گەرم و گوڕی لێ تێکداون و بەم ڕۆژەی ئێستای گەیاندون تێربوونی ژەمێک. Our community place, they help out so much with people. ئەم ڕێکخراوە زۆر باشە بۆمان یارمەتی زۆری خەڵک دەدات وەگەوەی ئەمڕۆ لێرە سەرخەوێکم شکاند و نانێکی باشیشم خوارد بەڵام ئێرەش بەردەوام کراوە نییە. ڕۆژانە لەسەر شەقامەکان دەگەڕێم دەچمە کتێبخانە یان ئێرەکە کراوە بێت سرەوتێک دەدەم یان دەچم بۆ کڵێسا لەو سەرمایە شوێنەکان کەمن بۆ خەوتن بەڵام لە هاویندا هەر لەسەر شەقام دەخەوم. نێو چێشتخانەکە پڕە لە جم و جۆڵ و بەسەرهات بۆ هەندێکیش خەوبردنەوە و پشودانێکە پاش تێپەڕینی شەوێکی پڕ لە سەرما و سۆڵەی زستانی ئەمریکا کە پلەی گەرما لە خوا سفرەوەیە. ئێمە بە خۆڕایی خواردنیان دەدەینە هەست بە خۆشیێکی زۆرەکەم کە لە خزمەتی ئەوەندام کارکردنی ئێرەم لا خۆشە لە شوێنی تر چونکە ئازادینەوەی چۆن خواردن ئامادە دەکەین هەمان خەڵک دێن خواردنەکە دەخۆن و لێی ڕازین منیش وەک ئەوان لە ڕابردوو بێجێوڕێ بووم ئەم ڕێکخراوە ژیانی گۆڕیم دوای 4 ساڵ کارکردنی خۆبەخشانە ئەم کارەیان پێدام. لە ئەمریکا چەندە ژیان پێشکەوتوو پڕ ئاڵوواڵایە بەڵام تا دێ بێماڵ و حاڵیش هۆملێس زۆرترە بن. لەو باوەڕدام لە ئەمریکا سیستمەکەی ئاوایە گرنگی بە هەندێک بوار دەدات و هەندێکیش ناوێ لای لێ بکاتەوە بە نمونە بیمەی تەندروستی بۆ هەموو خەڵک مسۆگەر نەکراوە ئەگەر خێزانێک قەیرانی تەندروستیان هەبێت هەرچێکیان هەیە لەو گرفتە خەرجی دەکەن پارەیان نابێ کرێخانوەکان بدەن و دەبنە بێماڵ و حاڵ یان بێکار بێت هەمان چارەنووسی دەبێت بۆ یارمەتیدانی ئەو کەسانە ڕێکخراوی ناحکومی هەن کە لە چاو ڕێژەی زۆری هۆملەسەکان زەحمەتە دەرەقەتی خزمەتی ئەوانە بێت. لە ئەمریکا باری ئابووری بۆ زۆرێک دژوارە لەگەڵ ئەوەشدا کۆمەلگایەکی پڕ لە بەخشندەی لێرەیە هەفتەی جارێک خەڵکی ئاسایی لەم شارە لەگەڵ هۆملێسەکان خواردن دەخۆن و بڕێک پارە دەدەن بۆ پشتگیری ئەم ڕێکخراوە ئەوانەی لێرەش کارەکە دەکەن هۆملێسەکانن. خەڵکێک زۆر بەپەرۆشن بۆ ئاوردانەوە لە خەڵکی دیکە دانهەوێ شتێ بکەن و زەخت بخەنە سەر ئەو هەموو نایەکسانیەی لە جیهاندا لە گۆڕەدایە کاری ئەم ڕێکخراوەش لەو سۆنگەیەوە سەرچاوی گرتووە. لەو کاتەوەی لەبارەی ئەو شوێنە و بیستومانە هەفتانە دێن ژەمێک لێرە دەخۆین هەست بە کەشێکی خێزانی دەکەین ئەو پارەی دەیبەخشی دەزانی کە بۆ کارێکی چاکە خەرج دەکرێت لێرەش بەردەوام گوێت لە بەسەرهاتەکانی هەمویانە ئەزمونێکی زۆر فێر دەبین. ڕۆژانە بە کۆمەکی خەڵک زیاتر لە 50 کەس ژەمێک خواردنی خۆڕایی لە ڕێکخراوی ئەوەر کۆمێنیتی پلیس دەخۆن هەرچەندە پێ ناچێت کۆتایی بە خەمی سگوشینی دەرەوەی ژیانی بێماڵەکان بهێنێت. هەندێک جار خەڵک نازانێت کەی ژەمێکی تری دەست دەکەوێت لەبەر ئەوە کاتی نانی نیوەڕۆ زۆر دەخۆن و چەند جاری تر دووبارە نۆرە دەگرنەوە چونکە دڵنیا نین نانی ئێواران دەبێت یان نا. ئەوەی لە ڕێکخراوی ئەوەر کۆمێنیتی پلیس لە هەرسنبەرگ دەگوزارێت بە بەراورد لە چاو ژیانی ئەو توێژە لە شارە گەورەکانی ئەمریکا پێدەچێت بۆ هۆملێسەکان ئێرە بەهەشتەکە بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هەرسنبەرگ خواری و ڤێرجینیا.